لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش، جەژنی قوربانتان پیرۆز بێت، بەو هیوایی جەژنی قوربان ببێتە مایەی خێر و خۆشی بۆ هەموو لایەک، بەگشتی بۆ هەرێمی کوردستان و بۆ تاک بە تاکی و خێزانانەی کە لە هەرێمی کوردستانن، بۆ تەواوی موسڵمانان لەسەر ئاستی جیهان، بە تایبەت بۆ ئەو کوردانەی کە لە دەرەوەی وڵاتن. جەژنتان پیرۆز بێت و هیوادارین ڕۆژانی جەژن ڕۆژانی پێکەوەیی و ئاشتی و خۆشگوزەرانی بێ بۆ هەموو لایەکتان. هەڵبەت جەژنی قوربان ئەمساڵ لە کاتێکدایەکە هەرێمی کوردستان بە بارودۆخێکی تەندروستی تا ئاستێک خراپدا تێدەپەڕێت. ئامارەکانی توشبوون بە کۆرۆنا لە چەند ڕۆژی ڕابردوودا بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بوونەتەوە، هەڵبەت ئەوە بە پشتبەستن بە ئامارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان. دوێنێ وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم دکتۆر سامان بەرزنجی ڕایگەیاند لە 24 کاتژمێری ڕابردووتردا 1985 کەس تووشی کۆرۆنا بوون کە ئەوە ئامارێکی مەترسیدارە و ئاماژەیە بۆ ئەوەی کە وەک وەزیری تەندروستی وتی ئاماژەیە بۆ بەرزبوونەوەی ڕێژەیەکی زۆری توشبوون بە کۆرۆنا. بۆیە وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم جەختی لەوە کردەوە، داواکاری جارێکی دووبارە کردەوە بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت لە بۆنە و مەراسیمەکاندا زۆر پابەندی خۆپارێزی بن. هیوادارم ئێوە هەموو لایەک پابەندی خۆپارێزی بن. جەژنە پیرۆزە جارێکتر لە هەموو لایەک دەکەم. هاوکات هەرێمی کوردستان بە بارودۆخێکی سیاسی تا ئاستێک ناسەقامگیردا تێدەپەڕێت، بۆیە هیوادارم جارێکی تر جەژنی قوربان ببێتە مای خێر و خۆشی و سەقامگیری سیاسی و تەندروستی و کۆمەڵایەتی بۆ هەموو لایەک. هاوکات پلەکانی گەرما لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووەتەوە، دیارە ساڵانە لە وەرزەدا و بە تایبەت لە مانگی تەمووزدا پلەکانی گەرما بەرز دەبێتەوە بەپێی پێشبینیەکانی کەشناسی هەرێمی کوردستان. ڕۆژانی جەژن پلەکانی گەرما لە نێوان 47 بۆ 48 لە هەندێک شوێن دەگاتە 50 بۆ 51 پلەی سەدی، بۆیە هیوادارم لە گەرماش پارێزراو بن. دەچمە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە ڕێی پەیامنێرانمانەوە مەراسیمی جەژن دەگوازینەوە. سەرەتا دەچمە لای پەیامنێرمان هەژار ئەنوەر لە هەولێرەوە. هەژار جەژنە پیرۆز بێت. لە هەولێر مەراسیمی جەژن چۆن بەڕێوە دەچێت؟ سڵاوتان لێبێت، جەژنی ئێوە و تەواوی موسڵمانان پیرۆز بێت. ئەمڕۆ لە هەولێر هاوشێوەی شار و شارچکانی هەرێمی کوردستان نوێژی مەراسمی نوێژی جەژنی قوربان کرا لە هەموو مزگەوتەکان، بەڵام ئەو مزگەوتی کە زۆرێک لە میدیاکانی دەبن مزگەوتی نەو شەهید بوو. هێمن قادر پارێزگاری هەولێر بە وکالەت لەوێ بوو. لەو نوێژی بابڵین جەژنەیە و لە وتاری نوێژی جەژن مامۆستای ئاینی باسی لێ کرد کە پێویستە لە ڕۆژانی جەژندا و دوای جەژنیش هەموو تاکێکمان بەجددی خۆپارێزی بکەین و تاکپارێزی بکەین. لەبەرێ تۆش سەرتا ئاماژەت بۆ کرد کە وەزیری تەندروستی دوێنێ کە باسی لێ کرد کە ڕێژەکە لە هەڵچاندایە و مەترسێکی زۆر هەیە و ئەم دەبێ ئاماژە بکەم بەشیشی زۆر لە نەخۆشخانەکانی شاری هەولێر ئامادە کراون بۆی چکە چاوەڕێ ئەوە دەکەن ڕێژگە زیاترش هەڵبژێت، چکە پەتایە دەلتا بە خێرای بڵاو دەبێتەوە. بۆی هەموو لایەک زەختیانە کردەوە کە تاکپارێزی بکەن. لەگەڵ ئەوەشدا خۆتان دەزان لە هەموو بۆنەکاندا گەشتارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن، بەتایبەت شاری هەولێر. من ئێستا بۆ ژمارەی هاتنی گەشتیاران و چۆنیتی ڕێنماییەکان نەریمانگەردی تێبێژی گەشت گوزاری هەولێر مێغەڵەکانی نەریمان ئەو کاتت باش ئێوە ئامادەکاری چیتان کردەوە بۆ شوێنە گەشتیاریەکە؟ بەڵێ سلااو لە ئێوە جەژنی ئێوە و بینەران پیرۆز بیم. بێگومان ئێمە لە بەڕێوەبەراتی گشتی گەشت گوزاری هەولێر لە سەرجەمبۆنەکان ڕێکار و بەرنامەی تایبەت بە خۆمان دەبێت، بۆیە لەم جەژنەشدا چەندین لیژنەمان دروست کردووە، هەم لە ناو سنتەری شار سەردانی
سەردانی چاودێری بنکە و شوێنە گەشتیاریەکان دەکەن جگە لەوەش لە دەربازەکانی هاتنی گەشتیاران بە تایبەت ئەوەی کە بەشی زۆری گەشتیاران لە بازگەی هەولێر کەرکووکەوە دێن بۆ شاری هەولێر لەوێژ لیژنە و تیمی تایبەتمان هەیە بۆ خزمەتگوزاری و پێداویستەکانی گەشتیاران هەروەها پێدانی ڕێنمایی بە گەشتیاران ئێمە لە ماوەی ڕابردوودا پێشوازیەکی بە تایبەت دوای ئەوەی کە بەشێک ڕێکارەکان هەڵگیرا گەشتیارێکی زۆر سەردانی شاری هەولێریان کردەوە پێشبینی دەکەین لە ڕۆژانی داهاتوش بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە هاتنی ئەم گەشتیارانە بەردەوام بێ و ڕێژەکەش بەرەو بەرزبوونەوە تر بچێ. کاگەمیوان پێم بڵێن چەند تا ئێستا چەند گەشتیار ڕویان لە هەولێر بڵێ ئەوەی تایبەت بی بە شاری هەولێر بە تایبەت لە بۆنەکانی جەژنی قوربانی پیرۆز ئێمە لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوودا کە ئامارەکانمان وەرگرتووە 75,569 گەشتیار سەردانی شاری هەولێریان کردو بێگومان ئەم ژمارەیەش دڵخۆشکەرە ئێمەوە ئامانجی ئێمەش ئەوەیە کە بتوانین ئەم ژمارەیە بەرزتر بکەینەوە و وا بکەین کە هەر هیچ نەبێ قەرەبووی ساڵی ڕابردوو بکەینەوە چونکە بەڕاستی بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە زیاتر لە 6 مانگ بەشی زۆری دەتوانم بڵێم هەمووی ناوچە گەشتیارەکان داخرا بوو هەروە هاتنی گەشتیاران قەدەغەبوو بۆیە لە ئێستادا هاتنی ئەم گەشتیارانە تا ڕادەیەکی زۆر وەکو بڵێ دەبێتە هاوکارێک بۆ دووبارە بژانەوەی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بەگشتی و شاری هەولێر بە تایبەتی چیتان کردووە بۆ پابندبوونی شوێنە گەشتیارەکان یان ئەوانەی ئەو دێنە شاری هەولێر ڕێنمایەکانی تەندروستی خۆتەزانیوە بارودۆخەکە هەروە ژمارەکە لە هەڵشاندایە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕۆژ بە ڕۆژ دەتوان بڵین بەپێی ئەو ئامارانە کە لە وەزارەتی تەندروستی دەردەچن ڕێژەی توشبوان لە بەرزبوونەوەدایە هیوادارین نەگاتە و ئاستەی دووبارە شوێنە گەشتیارەکان دابخرێن و هاتنی گەشتیاران قەدەغە بکرێ ئەوەی تایبەت بێ ئێمەوە لەسەر گەشت و گوزار ئێمە ڕێنمایی بەردەوام دەدەینە شوێنە گەشتیارەکان بە تایبەت ئەو شوێنانی کە مڵەتی کارکردنیان لەلای ئێمە وەکو گەشت و گوزار ڕێنماییان پێدەدەین کە خۆپارێزی بکەن و هەروەها موادی پاکەرەوە دەستچێش بەستنی ماسک ئەمانە هەمووی گرنگن ئەوەی تایبەت بی لە بازگەکان بێگومان ئەوانیش تیمی تەندروستی تایبەتیان هەیە جگەلەوەش لە ناو سنتەری شاریش تیمی تەندروستی هەیە پشکنینی تایبەت بۆ گەشتیاران بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی دەکەن بەڵام ئەوەی لەسەر ئێمە کە لەسەر شوێنە گەشتیارەکان ئێمە ڕێنماییمان پێداون کە بە تایبەت چێشتخانەکان کە دووری مێزەکان لە یەکتر و قەڵەبارغی دروست نەبێت لە شوێنە گەشتیارەکان بۆ ئەوەی بتوانین کەرتی گەشتیاری یان هەر هیچ نەبێ جارێشتر دانەخرێتەوە. زۆر سپاس دەگەر وڵاتان ئەوە گوێتانێ بوو ئەمە ئەو زانیارە نەبوون لەسەر هاتنی گەشتیاران بۆ سنووری پارێزگای هەولێر. ئەنوەر لە هەولێرەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ تەواوی زانیاریەکانت جارێکی تر جەژنە پیرۆز بێت دەچینە سلێمانی لای مەریوان جەبار مەریوان جەژنە پیرۆز بێت قاتە کوردیەکە شەهر پیرۆز بێت هیوادارم کاتێکی خۆش لەگەڵ جەژن بەسەر بەرن ئەمەوێ بزانم جەژن لە سلێمانی چۆن بەڕێوە دەچێت. بەڵێ ڕاڤیار سڵاو لە تۆ جۆژن لە تۆ لە تەواوی هاوڕێیان و هاوکارانم لە شارەکانی تر و بینەرانی ئازیزی شارپرێس و تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و موسڵمانانی پیرۆز بێت. دیارە جۆژن و بۆنەکان تایبەتمەندی خۆی هەیە و خەسڵەتی تایبەت بە خۆی هەیە. جۆژنی قوربانی وشێکێکە لەو بۆنە ئاینیانە کە کۆمەڵک نەریت و ئادابی تایبەت بەخۆی هەیە و کۆمەڵانی خەڵکی کوردستان و شاری سلێمانی بە تایبەتی هەمیشە بۆ ناسراون کە بە جۆش و خرۆش و گڕۆتینەوە هەمیشە پێشوازی لە جەژن و بۆنە ئاینیەکان دەکەن. هەمیشە کللتورێکی تایبەت لە شاری سلێمانیدا هەیە بۆ پێشوازیکردن لە جۆژن و بۆنەکان بە تایبەتی جۆژن و بۆنە ئاینیەکان. ئەوەی کە گرنگە لێرەدا ئێمە قسەی لەسەر بکەین ئەوەدا کە جۆژنی قوربان بە جۆژنی حاجیان ناسراوە بەڵام بەداخەوە ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و نەخۆشە جۆربەجۆرەکانی کۆڕۆنا ئەم ساڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەتی هاوڵاتیانی شاری سلێمانی بێبەش بوون لە ئەنجامدانی فەریزەی حەج کە ئەمەش ڕەنگە نیگەرانی بێ لای بەشێک لە ئەوانەی کە پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و پەیڕەوی لە ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن کە لە ئەم ساڵدا ناتوانن فەریزەی حەج ئەنجام بدەن. لەلایەکی ترەوە یەکێکتر لەو ئاداب و نەریتانە مەراسیمی قوربانیکردنە لەلایەن هاوڵاتیان و خەڵکەوە. ئەم ساڵ خەڵکێکی زۆر خۆی ئامادە کردووە
بۆ ئەنجامدانی قوربانی، بەڵام لە هەمان کاتا مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی زۆر جار دەبێتە ڕێگر لە بەردەم ئەوەی کە هاوڵاتیان نەتوانن لە پارکی ئازادیت منداڵان و گەنجان و کوڕان و کچان بۆ جەژن تا چەند وەکو ساڵانی ڕابردوو سەردانی ئەو شوێنە دەکەن. بڵێ بەداخەوە ڕاویار لە ئێستادا بە ئەم جۆژنە جیاواز لە جۆژنەکانی ڕابردوو جۆرەگە لە ساردوسڕی پێوە دیار بێت لەلایەن هاوڵاتیانەوە ئەویش پابندبوونە بە ڕێکارەکانی تەندروستیەوە کە نەخۆشی کۆڤید-19 بە جۆرەك لە جۆرەکان مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست کردووە. هاوڵاتیان بە جۆرەك لە جۆرەکان پابندی خۆیان بە ڕێنمایەکانی تەندروستی و ڕێکارە تەندروستیەکانەوە پیادە دەکەن. بۆیە لە ئێستادا کە بەرەبەیانی جێژنە پارکی ئازادی کێکێکە لەو پارکانەی لە جەژن و بۆنەکاندا خەڵکێکی زۆر سەردانی دەکا، بەڵام لە ئێستادا هاوڵاتیان ڕێژێکی کەم سەردانیان کردووە. هاوکات نەخۆشی کۆڕۆنا بۆتە هۆی ئەوەی کە لە ڕابردوودا و لە جژنەکانی ڕابردوودا ڕێژێکی زۆر لە گەشتیان ڕووی لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی دەکرد بە تایبەتی، بەڵام ئەم ساڵ بەهۆی ڕێکارە تەندروستیەکانەوە و ڕێکارە ئەمنیەکانەوە ئەتوانم بڵێم ڕێژەکە زۆر زۆر کەمترە لە چاو ساڵانی ڕابردوو. زۆر باشە، سوپاس بۆ پەیامنێرمان مەریوان جەبار لە سلێمانیەوە. دیارە وەک مەریوان ئاماژەی پێکرد ئەم ساڵ بەهۆی ڕێکارە تەندروستیەکانەوە حاجیانی هەرێمی کوردستان یاخود موسڵمانانی هەرێمی کوردستان نەیانتوانی فەریزەی حەج ئەنجام بدەن. هاوکات بەشداریکردنی موسڵمانان لەسەر ئاستی جیهان بۆ بەجێهێنانی ئەو فەریزەیە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە لە ساڵی ڕابردوو، هاوکات ئەم ساڵیش بە شێوەیەکی بەرچاو هەم کەمی کردووە هەم سنووردار کراوە لەلایەن وڵاتی سعودیەوە بۆ هیوای حەجی حاجیانی هەموو دنیا قبول بێت. نزا و دوعاکانتان قبول بێت. دەچینە لای شادی ئەمین لە هەڵەبجە. شادی گوێت لە منە ئەم کاتت باش پیرۆز بێ. وەک دەزانین شاری هەڵەبجە بەوە بەناوبانگەکە پەیوەندی کۆمەڵایەتیەکان تا ئاستێکی باش لە نێوان هاوڵاتیان داماوە. مەراسیمی جەژن و قوربانیکردن لە هەڵەبجە چۆن بەڕێوە دەچێت؟ لە ڕاویار سلااوتان لێبێت و بەیانیتان باش. جەژنی پیرۆزی ڕەمەز قوربانتان پیرۆز بێ. هەمیشە لە جەژن خۆشییا بن لە هاوشێوەی شار و شارشەکانی کوردستان. لە شاری هەڵەبجەش بە دەنگی ئەڵڵاهو ئەکبەر لە بڵندگۆی مزگەوتەکانەوە جەژنی پیرۆزی قوربان دەستی پێ کرد. وەک دەزانین کە سروتە ئاینیەکان لە جەژنی ڕەمەزان بۆ جەژنی قوربان کەمێک جیاوازی هەیە لە پاش سەردانیکردنی لە پاش نوێژی جەژن و سەردانیکردنی مسلمانان لە یەکەڵ یەکتر و گەردنە ئازادی و بەسەرکردنەوە یەکتر. مسلمانان بە پێی توانای خۆیان قوربانی دەکەن و گۆشتەکەی دەکەن بە خێر و بەسەر ماڵە هەژارەکان دادابەشی دەکەن. من ئێستا لە لای یەکێک لەو هاوڵاتیانم کە گۆشتی قوربانی سەردەبڕێت و بەسەر ماڵە هەژارەکاندا بڵێ دابش دەکات. کەم خۆشەوە وەرگرتنی زانیاری زیاتر بڕۆمە لای زۆر بەڕێز کاک حاجی تایر. سڵاو لێبێت ئەم کاتی باش کاک حاجی. جەژن پیرۆز بێ هەمیشە لە خۆشیابی پێم بڵێت ئەمڕۆ چەند حیوان سەربڕێ و بڕیارە چنێک کەسە بە خۆمان ئێستا تا ئێستا 4 مان سەربڕیەوە و بڕیاریشە تا کۆتایی ئەمڕۆ نزیکەی دەدانە سەربڕین لە هەر 4 ڕۆژەکەش هەیە بەردەوام هەر سەربڕین. ئێوە بۆ خۆتان قوربانی ئەکەن یا بۆ خەڵکی کەش ئەکرێت ئێوە بکرێتە ئێوە بکەنە وەکیل بۆ قوربانیکردنەکە؟ زۆر جار ئێستا ئێمە کرێنە وەکیل کراومەتە وەکیل لە ئەڵمانیاوە برادر هەیە تەلەفۆنی کردو ئەڵێ بۆم سەربڕە و بیبەخشەرەوە هەش ئەڵێ بۆم سەربڕە و بیە بە فلان کەس. یعنی ئێمە وەکالەت بۆ خەڵکیشەکەین و بۆ خۆشمان سەریە بڕێن. ئەو مەرجانە چیەکە لە حیوانی ڕەشەوەڵا خەبەیەک لەگەڵ حیوانی دیکەیە چ جیاوازیەکیانە و پێویستە چ مەرجێکی تیا بێت؟ ڕەشەوەڵا غەبێ لانیکەم 2 ساڵ و نیو تێپەڕی بۆ بەسەر. یعنی 3 جەژنی قوربانی بینی بێ اینجا وەکو ئەشێ بۆ سەربڕین. بەڵام حیوانی وردە لە 6 مانگ بەرەژوور ئاساییە و بە کەڵکی قوربانی دێت. گۆشتەکە چۆن دابەشی ئەەکەن بەسەر ماڵانە بەسەر خزمەکان ئەکرێت دابش؟ گۆشتەکە خۆی حکمی شەرعیەکەی بە 3 شێواز تەوزیعکرێت. تەوزیعکرێت بەسەر 3 بەشە. یەک لە سەرسی بۆ خاوەنی قوربانیەکەیە، یەک لە سەرسەیەشی بۆ دیاریە بۆ کەسوکاری ئەو کەسە مەسەلەن فەقیر نییە پێی ناشێت لەبەرەوە بێ بە لە دیارەکە بێتێ. یەک لە سەرسێشی ئەدرێ بە فەقیر.
ئیتر بەم شێوازە تەوزیعکرێ بەڵام زۆر کەسە ئێستا لە کوردستانی ئێمە یەکسەر ئەڵێ هەرچی هەیە با تەوزیعکرێ بیکە بە 20 پشک بیکە 25 پشک و تەوزیعیکە پشێکی بچکۆلە دانێ بۆ خۆی ئەمەش لە خۆیەوە یعنی لە شخصی خۆیەوە نفسی خۆیەوە دەرەجێت کە حەزەکات هەمووی ببەخشێ بەس حکومە شەرعیەکەی ئەوەیە کە یەک لە سەرسەی بۆ خۆیەتی یەک لە سەرسەیشی ئابە دۆست و برادەر وەکو دیاری ئەوەی کە پێی ناشێ یەک لە سەرسەیشی ئابە فەقیر حاجی پێشتر ئاماژەمە بۆ کرد کە قسەمان کرد پێش لایڤەکە باس لەوەکە کە بەڕێستان لە ئەوروپا بوون شێوازی قوربانیکردن لە وڵاتانە چۆنە ئێوە کە لەو شوێنە ئیشتان کردو قوربانیکردنەکان چۆن من لە ئەمریکا بووم دوو شێوازمانەیە شێوازێکیان لە مەزرعە کرێت شێوازێکیان لە هینە کرێت لە قەسابخانە کرێ ئەوانەی لە قەسابخانە کرێت دوکانەکان بۆ نمونە گۆشت حەڵاڵەکان ناوی خەڵکەکە ئەنووسن دوایەوە کە ناوی خەڵکەکەی نووسی بە لیستێکی دوور و درێژ و ناوەکانە نووسی و پاریان لێ وەرەگرێ بۆیان سەرەبڕێ و بە ژمارە و بە ڕقم تەلەفۆن تەسلیمیانەکە بە شێوازێکی تریشمان هەیە ئەویش مەزرعەکان ئەوانی کە بەردەوام ئاژەڵیان هەیە ئاژەڵەکان لە هینەکەدا لە مەزرعەکەیانەدا ئەنێن و خەڵکی شارزای شوێنەکەیە ئەچێت لەوێ بۆی سەرەبڕێ خەش یا خاوەن مەزرعەکە خۆی بۆی سەرەبڕێ یا خۆی شخصی هینەکە حەزی بەسەر بڕینە چ خۆی هێنێ بە ملیا و پاکێکات و ئاسایی هەیباتەوە بۆ ماڵەوە و بەشی فەقیری لیا و بەشی خۆشی لێخوا و بەو شێوازەیە جیاوازێک لە نێوان حیوانەکانان نیە کە چۆن ئەکرد بە قوربانیانی هیچ مەرجێکیەوەیان یەکە و کەسێک لە توانای کەمتری بێت لەوەی کە حیوانێکی بچووک بکڕێت و بە بەراورد بە حیوانێکی گەورە حیوان ئەگەر گەیشت بێتە 6 مانگ حیوانی وردە زۆر تەبیعیە ئەوە کیفایەتە یعنی 6 مانگی تەواو کرد بێ بەرخێک 6 مانگی تەواو کرد بێ ئەوە بۆ قوربانیەشێ بەڵام ڕەشە وڵاغ کە بۆ 6 خێزانە حەو خێزانەشێ ڕەشە وڵاغ بێ لانی کەم 2 ساڵ و نیوی تەواو کرد بێ 3 قوربانی بینی بێ حەجەم وڵاخانە کە سەر ئەبڕێت دواتر پاشەڕۆی هەیە و پاشەڕۆکان چۆن لە ناوە بن وەک خۆتان دەزان کە هاوڵاتیان گلەی لەوەکەن کە پیسی پاشەڕۆی ئەم حیوان سەربڕینە بەوان بێزارەکات ئێوە چۆن لە ناوێت خۆی ئێمە حتا دائما لە جەژنی قوربانە خەڵکی گازیندەی زۆرەکە لەسەر بۆنی ناخۆشی پاژماوەی ئەو ئاژەڵانە بە تایبەتی لەبەرەوەی لە جەژنی قوربانە خەڵک هەمووی گۆشتی هەیە کەسی هەوڵ نا مەسەل سەر و پێ بەرێ ورگی مانگەکە ورگی گاکە بەرێ سەر و پێ بەرخەکە بەرێ پاچکەوە بیخوا لەبەر ئەوە ئەمە زۆربەی خەڵک فڕەیە کە فڕەیە لە ژینگە بۆ گەنەکە لە ژینگە پیس ئەکا بەڵام باشترین چارەسەر ئەوەیەکەوە ئەگەر لەو کاتا کەس نەبوو بیبا تۆ بیسووتێنێ دوکو مەحرەقەیەکی بۆ دروستکە ئێمە خۆمان مەحرەقەیەکمان هەیە لێرە ئەیقینە ناوی و مەجموعەیە داروشتە خێن سەری ئەسووتێنی پاشەڕۆی نامێنێتەوە بەڵام بەڕاستی لەم ڕێگاکە ڕووینەوە ئەمە بەرەو حاجی سپاسەکەین دەستخۆش بێت بڵێ ڕابیاری وەک لە دیمەنەکان دیارەکە لە ئێستا هاوڵاتیان سەرقاڵیەوەن کە سەرقاڵیەوەن کە قوربانی بکەنە تاوەکو کۆتایی ڕۆژ بڕیارەکە بۆ ئەوەی کە قوربانی خۆیان خێریان دەست بکەوێت و جیاواز لەوەش ئەمڕۆ لە نێو شاری هەڵەبجە مامۆستایانی ئاینی داوا لە هاوڵاتیان دەکەن کە پابەندی ڕێنمایەتە تەندروستیەکان بن لە کاتێکدایە ڕێژەی توشبان بە ڤایرۆسی کۆرۆنا ڕوو لە هەڵکشانە و بڕیارە لە کاتژمێر 11 نەخۆشخانەی وەفا کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام بدات و باس لە دۆخی ڕەوشی کۆرۆنا بکات لە پارێزگای هەڵەبجە جیاواز لەوەش کە پلەی گەرمی لە ئێستا لە هەڵەبجە نزیک بە 48 بۆ 50 ساردیەک لە هاتوچۆی هاوڵاتیان بەتی دەکرێت ئەوش بەهۆی بەرزی پلەکانی گەرمە ئەمە تەواوی زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە زۆر سپاس جارێکی جەژنێ پیرۆز بێ شادی ئەمین لە هەڵەبجەوە سپاس بەڵێ دیارە پلەکانی گەرما وەک پێشتر ئاماژەم پێکرد لە هەرێمی کوردستان لە 3 ڕۆژی جەژندا بە ڕێژێکی بەرچاو بەرزبوونەوە بەخۆیەوە دەبینێت بە تایبەت ناوچەی گەرمیان من بەو پلە گەرمیە بەرزەوە دەچمە گەرمیان لای ڕێبین سڵاوت لێبێ ئەم کاتت باش جەژنە پیرۆز بێ دۆخی گەرما چۆنە اینجا پێم بڵێ دۆخی جەژن لە گەرمیان چۆنە ڕێبینتان باش جژنتان پیرۆز بێت زۆر سپاس کاک ڕابیار لە دەرمەنی خان ئێستا پلەی گەرمی زۆر بەرزە ئەمڕۆ هەر لە بەیانیەوە بە گەرمی دەستی پێکرد
بۆیە خەڵک هاتوچۆی جژنە پیرۆزە و گەڕان و ماڵانیان نەبوو بۆ ژمارەیەکی کەم مناڵ لیش لە کۆڵانەکانە بیندا بەهۆی بەرزی پلەکانی گەرماوە. بەڵام ئەو ڕێو ڕسمە ئاینیانەی کە لە ناو جەژنا هەیە وەکو نوێژ وەکو تەکبیراتی مزگەوتەکان وەکو قوربانی کردن ئەمانە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە چووە ئەوەی کە تەنها کاریگەری هەبووە لەسەر جەژن ئەو پرۆسە کۆمەڵایەتیان نەبوو وەکو گەردن ئازادی و شیرینی خواردن و سەردانیکردنی یەکتری و ئەوانە. بۆ ئەم بابەتە ئێمە ئێستا لە مزگەوتی ئیمامی غەزالین لە دەربەنی خان ئیمام و خەتیبی ئەو مزگەوتەمان لەگەڵایە باسی ئەم پرسەی لەگەڵاکەین. مامۆستا ئەگەر بێتە ئێرە زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. مامۆستا وەکو ئاماژەم پێکرد جەژن دوو بابەتە پرسی ئاینی هەیە کە ئەبێ ئەنجام بدرێ پرسی کۆمەڵایەتی هەیە کە کاریگەری هەبوو و ئایا ئەمە لە ڕووی شەرعیەوە کاریگەری هەیە یان شتیشی ئاساییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان وەکو جەنابتان پێشێکی فەرمووتان پێشەکی جەژنە پیرۆزە لە هەموو لایەکەکەم و خوای تەعالا ئەم جەژنە کاتەمایی خۆشی و شادی ئینشاءڵڵا بۆ هەموو وڵاتی ئێمە و تەواوی وڵاتی موسڵمانان و هەموو دنیا. طبیعی یەکێک لەو جەژنانەی کە ئیسلام بۆ ئێمەی داناوە جەژنی قوربانە. جەژنی قوربانیش هەروەکو عادەتی خۆی و مەراسیمەی کە مەراسیمی تەکبیرکردن و مەراسیمی نوێژ و تاری جەژنە ئاسایی وەکو خۆی بەڕێوە ڕۆژ بەڵام وەکو جەنابەت پێشەکیەکەی وتت بۆ مۆزوعی سەردان و ئەو پرۆسە کۆمەڵایەتی کە هەیە و سەردانیکردن و جەژنە پیرۆزە لە یەکتردن و گەردن ئازادی لە یەکترکردن تۆزێک بەهۆی گەرماوە بە سستی بەڕێوە چوو هەرچەند هەر ئەمساڵیش نییە هەر بەهۆی ئەم نەخۆشیەوە کە هەیە ئەم نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنایە یەک دوو ساڵە ئەو پرۆسەیە وردە وردە بەرە و خاوبوونەوە بەرە و کاڵبوونەوەچی. زۆر باشە مامۆستا جەژنی قوربان هەر بە ناوەکەیە کە کوردی ناوی لە ناوە قوربان جەژنی قوربانیکردنە. دوو بابەتەیە یەکێکیانەوەیە کە خەڵک حیوان سرە بڕێ و ئەمە بۆ ئەوەیە خێر و پاداشتی سەر دەست بکەێ. بەڵام بابەتێکی تر هەوەیە کە حیوانێکی زۆر سرە بڕێ تو پاشەڕۆکانیان لە نزیکی شار و لە ناو ماڵەکان فڕێدرێت و لە ڕۆژانی داهاتووی جەژنە بۆن و بەرامەیەکی ناخۆش بڵاوەکەنەوە. حکمی شەرعی ئەم بڵاوکردنەوەی پیسی و پاشەڕۆ و کە ئەو پارچانەی کە بۆنێکی ناخۆش بڵاوەکەنەوە چییە؟ هی کاکە ڕێبین خۆی یەکێک لە مەقاسیدەکانی شریعەتی ئیسلام بریتیە لەوەی کەوا حفظی حیاتی ئینسانەکە ینی هەر شتێک زەرەری هەبێ بۆ ژیانی ئینسان دینی ئیسلام قبوڵی نییە. ئەوە شتێکێکە لەو شتانەی کە وەکو باست کرد و وەکو حاڵەت دەرئەکەوێ ئەمە شتێکی نەشیاوە لە شریعەتی ئیسلامە. پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم فەرمووی إن الله جميل ويحب الجمال. خوای تەعالا جوانە و شتی جوانیشی و شتی جوانیشی قبوڵە. ئەو کەسەی کە ئەم شتە ئەکاتەوە بێتە مایی ئەوەی کەوا هیچ نەبێ ئەگەر نەبێتە مای ئەوەی کە ژین گەیشت پیسکا بێتە مای ئەوەی کەوا دراوسەکانی خۆی چواردەورەکەی خۆی حەزێت و ئازاردا بە تاکید ئەمە خۆی بۆ خۆی گوناهێکە و کە بە تاکید شریعەتی ئیسلام بەمە ڕازین. زۆر باشە پرسیارێک زۆرەکرێت لە مامۆسایانی ئاینی حیوانێک بۆ قوربانی ئەشێ دوای ئەو کەسانی کە قوربانیەکەن ئەڵێ ئایا خۆمان لێ بخۆین ئەمە لە ڕوو شەرعیەوە چۆنە ئەم پرسیارە چۆن خەڵک ئەتوانێت لەو قوربانیە کە ئەی کات لی بخوایە بێ هەمووی ببەخشێتەوە؟ ڕاستیە ئەو قوربانیکردن وەکو زۆرینەی زانایان لەسەرینی سنەتێکی موەککەدەیە چەند بەلای ئیمامی حەنەفیەوە واجبە. ئەو جۆری حیوانانەی کە دیاری کراون بریتیە لە وشتر و بریتیە لە مانگا هەروە مەڕۆ بزن. بۆ وشتر ئەبێ 5 ساڵی تاوا کرد بێ و پێ لە 6 بێ ئەجا بە قوربانی ئەبێ. بۆ مانگا و بزن ئەبێ 2 ساڵی تاوا کرد بێ و پێ نابێتە 3 ساڵی تەمەنیەوە ئەمەیان بۆ قوربانی ئەشێ. بۆ مەڕیش ئەبێ ساڵێکی تاوا کرد بێ و پێی نابێتە 2 ساڵی تەمەنیەوە. بەو جۆرە بە قوربانیکردن خەڵکە توانێت لێ بخوا لە قوربانیەکەی خۆی. دوو جۆر قوربانیمانەیە کاکە ڕێبین لە شریعەتی ئیسلامە. قوربانیەکمان هەیە سنەتە، قوربانیەکمان هەیە نەزرە واتە فەرزە کابرا نەزری کردووە لەسەر خۆی فەرزی کردووە لەسەر خۆی ئەڵێ نەزر بێ لەسەرم ئەم حیوانەکەم بە قوربانی. ئەوەی کەوا قوربانی سنەتە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لێیشی بخۆن و لە ماڵیشەوە پاشەکەوتی کەن و هەڵی گرن بۆ خۆتان و بەشی خەڵکیشی لێ بدەن. بەڵام ئەوەی کە تایبەتە بە قوربانیکردنی نەزر ئەو کەسێکەوە نەزری کردووە لەسەر خۆی لەمان ڕای جیاوازیانەیە هەندێکیان بە تایبەت کە ئیمامی شافعی کە ئێمە میلەتی کورد زۆر بەمان شافعی مەذهبین ئیمامی شافعی فەرمی ئەگەر قوربانیکردن نەزر بوو دروست نییە ئینسان خۆی لێ بخۆ دروست نییە خۆی لێ بخۆ بەڵام بەلای هەندێکی ترەوەڵێن ئاساییە ئەوەندەی ئەیدا بە خەڵک ئەوەندەی ئەو پشکەی ئیدا بە خەڵک هەر بەخەدەر ئەوانیش خۆی ئەتوانێت لێ بخوا لە کۆتاییە پێتەڵێن مامۆستا ئەگەر پێمان بڵێیت بۆ یان بۆمان ڕوون بکەیتەوە کێ لەسەری واجبە قوربانی بکەوە کێ ئاساییە کە قوربانی نەکە وەکو عەرزم کردی کاکە ڕێبنگیان قوربانیکردن لەسەر ڕای زۆرینەی زانایان واجب نییە سنەتە ئینسان بیکە و سنەتێکی مؤکدەیە هەر کەسێ لە توانایە هەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ توانای هەبوو قوربانی نەکرد بانەیە بۆ مزگەوتەکان و نوێژمان لەگەڵانە جا بۆیە ئەگەر سنەتێکی مؤکدەیشە ئینسان حتا ئەوەی ئەوەندەی بتوانێ ئەوەندەی هەیبێ ئەوەندەی دەسەڵاتی مادی و قدرەتی مادی هەبێ نەیفەوتێنێ باشە ئەگەر حتا شریعەتی ئیسلام لەگەڵەوە ئەگەر ئینسان هەیبوو هەموو ساڵێک بیکە هەموو ساڵێک بیکە زۆر باشترە سواز بۆی ئەوش یاخوا بەخێر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا لوقمان پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی ئیمامی غەزالی لە دەربەنی خان دووبارە جەژنی بینەران و کارمەندانی شارپرێس پیرۆز بێ ئەمە ئەو زانیاریانە بوو کە لەسەر جەژنی قوربان و قوربانیکردن و پاگڕاگرتنی ژینگە کاک ڕاویار کە دیاردەیەکی زۆر زۆر بەربڵاوە کە ژمارەیەکی زۆر قوربانی ئەکرێ بەڵام ئەو پارچانەی کە ناخورێ وەکو یان ئەو سەرروپیەکانی هەمووی لە کۆڵانەکانە بڵاوەکرێتەوە لەسەر لە کۆتایی گەڕەکەکانە دانرێ دیاردەیەکی ناشرینە بۆنێکی زۆر بڵاوەکاتەوە زۆر ویستم جەخت لەسەرڵاتیان بەندی ڕێنمایەکانی تەندروستی بن زۆر زۆر سپاس ڕێبین محەممەد لە گەرمیانەوە لەگەڵمان نبوویت سپاس بۆ تۆ جارێکتر جەژنە پیرۆز بێت دەچمە لای مەڕوان یەحیا لە دهۆکەوە جەژناتە پیرۆز بێت مەڕوان بەڕاستیمی جەژن لە دهۆک چۆن بەڕێوەچێت از نهال قضا شیخان پارێزگاه دهۆک قضا شیخان قضا شیخان کشوان قضایە و سنووری پارێزگاه دهۆک قضایەکە پێکبەژیان بنابوودەنگە سەرجەم ئاینی لەوێرێدا هەیە ئێزیدیە مەسیحیە مسلمانە و ئەم ڕۆژی قەزا شیخان بینین و جەژنا مسلمانەیە ئێزیدی قەستا ماڵە مسلمانی دیکەن و مەسیحیشی بە هەمان شێوەیە قەستا ماڵە مسلمانی دیارە دەنگی مەڕوان بەباشی ناگاتە من کێشەیەکی تەکنیکی هەیە دوایی چارەسەرکێشەکە دەچینەوە لای مەڕوان ناوگرین و لەگەڵتان بەردەوامە بین لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك جارێکتر سڵتان لەبێت دەچمەوە لای مەڕوان یەحیا لە دهۆکەوە مەڕوان فەرموو بەردەوام بە فەرموو مەڕوان بەردەوام بە سبێدە باش ڕاویار نەها لە قەزا شێخانم لە پارێزگاه دهۆک وەکی دیارێک و قەزا شێخان قەزایەکە پێکبەژیانە ئاینا ئێزدی مەسیحی مسلمانان تێدا هەنە ئەز نەها لە ماڵە کەسایەتێکی وێ دەڤەرێمە متبێتن سەر وێ جەژنێدا گەر کوڕێک کات هەربی واقعمە کە زەحمەت کات محەمەدیە بێرێ جەژناتە پیرۆز و خانشی پیام هەیە لەوێ ڕۆژێدا
ڕۆژە وەکی من ئاماژە پێکردی و ئەو قەزایە بەژیانە وەکی ببینیم دیژی قەستەڵا بە مسلمان دەکەم مەرەما پیرۆزکردن خێر هاتی و ئەو جەژنەی چاو دەبینی فکواتی ئەمانە مسلمان ئەم هاتینە ئیدا کریڤێت ڕا ئەب کریڤێت ماینە هاتینە عیداوان دینارێن ماینە کریڤێت ماینە ئەم عیدا ماڵە تەحسین بە پیرۆزیکن ئابا بە شێخ سەرۆک بەرزانی ئازمانی کوردی هەموویە پیرۆزی بکەن ئەم عیدا قوربانێ ئەم عیدا هەموو پیرۆزی بکەن دەتوێتن چ بێژی دەبێ عیدەکە گەلێکی باشە و گەلێکی سەرۆک بەرزانی ئیشڵە سایتا خودی سەرۆک بەرزانی گەلێکی عیدەکە خۆشە ئەمن مرتاحن ئەمە چەند تێن ئەمە چنە بایەک و دو سەرچاوێ مەهاتی برای عەزیز و عیدا و هەموو پیرۆزی بێ و قەناتێەوە و خاتری ڕۆی بەراتی سەرچاوێ مەهاتن برای عەزیز بەێ ڕۆژیار وەکی ببینین لە قەزا شێخان مدبێتن بەحسەوەیە کێ بکەم بۆ قەزایە کاپێک بە ژیانە ئاینی ئێزدی مەسیحی مسلمان تێدانە قەستا ئێک و دو دەکەن بۆ مەرەما پیرۆزکردنا جەژنا قوربان ئەڤڕۆدا و مدبێتن ئاماژە بە تشتێکی بکەم دەوێ دەڤەرێدا و عادەتەن سپێدێ زیکا و خەلێک ژمال دەردەکەون بچیک و زڵامە دیشنە باڵا یەکدو جەژنا یەکدو پیرۆز دەکەن بەێ وەکی دەبینن پلا گەرمی گەلک بلند بووە لەێدا تقریبا نوکە گەشتیە 45-46 وێژاهێری خەلک بەرە ماڵ دەچیتن کەس مال نمایە یعنی کەس ناو کۆلاندا نمایە کۆلان چۆن بووە بەر پلا گەرمی مەڕوان یەحیا سوپاس کە لە دهۆکەوە لە شێخانەوە لەگەڵمان بوویت جارێکی تر جەژنە پیرۆز بێ بینەرانی بەڕێز جارێکی تر جەژنی ئێوەش پیرۆز بێت بە هیوای قبولبوونی نزا و قوربانیەکانتان بە هیوای ئەوەی جەژنی قوربان ببێتە مایەی خێر و خۆشی و جارێکی تر گەڕانەوەی تەندروستێکی باش بۆ ناو هەموو خێزانەکان دووپاتی یەکەمەوە تکایە خۆتان بپارێزن بەپێی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و بەپێی ئامارە فەرمیەکان توشبوون بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بە ئاستێکی زۆر بەرز بووەتەوە 1995 کەس لە ماوەی 24 کاتژمێری ڕابردووتر تووشی کۆرۆنا بوون وەزارەتی تەندروستی بەردەوام هۆشداری تون دەدات لەوەی کە نەخۆشخانە گەورەکانیان ئامادە کردوێتەوە جارێکی تر ئەوەش وەک ئاماژەیەک بۆ ئەوەی کە ئەگەرێکی بەهێز هەیە جارێکی تر شەپۆلێکی دیکەی کۆرۆنای نوێ واتە دەلتا کۆرۆنا ڕۆ لە هەرێمی کوردستان بکات بۆیە خۆتان بپارێزن جەژنتان پیرۆز و بە هیوای سەلامەتی و تەندروستێکی باش و جەژنێک پڕ لە خێر و خۆشی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ بێت.